دوای زیاتر لە 50 ساڵ بڕیارێک هەڵوەشایەوە کە بڕیای ڕژیمی باسی ڕووخاو بوو تایبەت بە داگیرکردنی زەویوزاری هاوڵاتیانی کورد و بەناوکردنی بۆ وەزارەتەکانی ئەو سەردەمە و هاوکات عەرەبی هاوردە. بەڵام ئێستایتر جوتیارانی کورد کە زیاتر لە چەندین ساڵە بەرگری لە خاک و مڵک و زەویەکانیان دەکەن بە مانگرتن بە هەڵدانی خێوەت خۆشحاڵن بەوەی کە جارێکی تر مافەکانیان بۆ بگەڕێنرێتەوە. من لەگەڵ خۆیان قسە دەکەم بە تایبەتی کە میوانەکەم نوێنەری جوتیارانی پەڵکانەیە لەگەڵم دەبێت بەڕێز محەممەد ئیسماعیل. سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەم بڕیارە تا چەندە بۆ ئێوە گرنگە و جوتیارانی کورد بە تایبەتی لە پەڵکانە کە ڕوبەڕووی زوڵم و تعریب و داگیرکردنی مڵک و ماڵ و زەویەکانیان بوونەتەوە چۆن دەڕوانە هەوڵەکان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ کەنال 24. بەڕاستی ئەمە بڕیارێکی مێژوویە، بڕیارێکی زۆر گرنگە. ئەوە لە پاشی زوڵمی 50 ساڵ ئەم بڕیارە ئەمڕۆ هاتە جێبەجێکردن و ئێمە دەستخۆشیش لە نوێنەرانی کورد دەکەین. بەگشتی ئەمە بەرهەمی یەکڕێزیە و بە تایبەتی کە پرۆژەکە لە حکوومەت بوو کاک خالید بەڕێکرد و ئیستاش دەستخۆشی زۆر لە کاک شاخەوان دەکەین لە کە پەرلەمان بوو کۆمەڵێک تعدیلاتیشی تێکرد. بڕیارێکی گرنگە بە حەقەت. بەڵێ ئێستا بڕیارەکە تێپەڕێنراوە واتەیتر ئەو بڕیارانەی کە لە سەردەمی باستا هەبوون بۆ داگیرکردنی زەوی جوتیارانی کورد هەڵوەشاوەتەوە. ئێوە چۆن لە قۆناغی داهاتوودا هەوڵ بۆ گەڕانەوەی زەویەکانتان دەدەن؟ ئەبێ چ ڕێکارێکی دیکە بگرنە بەر بۆی کە مافی ڕاستەقینەی خۆتان وەربگرنەوە؟ بەڵێ ئەوە دەفەتێکی باش بوو ئەم پرسیارە. ئێمە داوا لە هەموو جوتیارانی سنووری سەرگەڕان و کەرکووکیش دەکەین. ئەم بڕیارە وردەکاری تایە دەبێ ئێمە وەکو نوێنەرانی ئەم سنوورانە خۆمان کۆبوونەوە لەگەڵ ئەو خەڵکانەی خۆمان بکەین چۆن ڕێکارەکان بکەین، چۆن تیمێکی شارەزاشمان دەوێت بەڕاستی لە بەرۆی ئەمە وردەکاری تایە ئینشاءالله و کێشەکانی ملوکداری ئێمە هەمووی چارەسەر دەکات. بەنسبەت مۆزوعی تعویز و شتیواش من دوێنێک شێخێکی عەرەب دیار بدەوێت کورد 3 جار نازانم چەند جارێک تعویزی وەرگتووە. ئەمە دوورە لە ڕاستی. ئێمە لێرە دووپاتێکەمەوە ئێمە کەسمان 1 دینارمان وەرنەگرتووە. باشە، ئەگەر زانیاریتان لەلا هەبێت لە سنووری پەلکانە بە تایبەتی کە تۆ نوێنەریە جوتیارانی و ناوچەی چەند دۆنم زەوی داگیر کراوە کە ئێستا عەرەبی هاوردە دەستی بەسەردا گرتووە بە پێو بڕیارانێکی پێشووتر هەبووە توانراوە ئەم غەدرە لە ئێوە بکرێت؟ بەڵێ ئێمە لە سنووری سەرگەڕان 120,000 دۆنە مەگرێتەوە ئێمە. بەڵام ئەمێ ئەوە بۆ جەنابەت و بیرێنە ڕوو بکەمەوە. ئێمە لە سنووری سەرگەڕان و گوندەکانی هەتا ئێستا 1 بز زەویمان بە عەرەبی هاوردە نەدا و ناشی دەین لە بەرۆی ئەستەن بڕیارەکان هەمووی هەن. مەسەن بڕیاری لوزنەی شون شیمال، بڕیاری ئلغای قەراراتی مەسقیاس، ئەوانە هەمووی هەن. ئێمە ڕێمان بەوە نەداوە. بەڵامی وردەکاری زیاتری دەوێت. ئێمە داوا دەکەین قیادەی کوردی تیمێکی باش دروست بکە لە پارێزەران لە بەرۆی بەم کەیسە هەربستن، چکەم کەیسێکی وردە هەموو بڕیارەکان هەن بۆ یەک گرێبەست. ئەم گرێبەستانەیان نەمینێ هیچی. باشە، ئەو گرێبەستانە جارێکی دیکە چۆن بۆ ئێوە زیندوو دەکرێتەوە؟ واتە گرێبەستەکان هەڵدەوەشێنرێتەوەی کە پێشوو کراوە بە ناوی عەرەبەوە ئێوە توانن بگەڕێنەوە سەر مڵک و ماڵی خۆتان لەگەڵ نوێنەرانی کوردایە هیچ پەیوەندیەکتان کردووە بۆی کە بتوانن وەکو ئاماژەتان پێگر هەم پارێزەران بتوانن یارمەتیتان بدەن هەم ئەو وردەکاریانە ڕوون بکرێتەوە کە پەیوەستە بەم کەیسەوە؟ بەڵێ ئین ئێمە جارێ تاپۆیە مولکە هین عەرەبە هاوردەکان گرێبەستە گرێبەستەکانی ئەوان ئۆتۆماتیکیان بڕیارەکانان هەردەوەشێنەوە. ئێمە خۆمان ئیتر ڕێکارە یاسایەکانە گرینە بەربۆی زەویەکان بەناو خۆمان کەینەوە. ئەوانش ئیتر ئەمینێتەوە دەوڵەت تعویزیان بکاتەوە چکە لە ناو قانونەکە تعویزی ئەوانشی تایە دەتوانن ئەوان تەقدیمی تعویز بکەن. باشە، لە کاتێکەوەم بڕیارە دەرچوەواتەیتر لە پەرلەمانەوە بڕیاری لەسەردرا کە ئەم بڕیارانە هەڵبۆشێنرێتەوە، ئایا ڕوبەڕووی هیچ کاردانەوەیەک نەبوونەتەوە لەلایەن عەرەبی هاوردە لە ناوچەکانی خۆتان؟ هاوکات جوتیارانی کورد ئیترە توانن بگەڕێنەوە و بە ئازادانە لەسەر زەویوزاری خۆیان کشت و کاڵ بکەن؟ بەڵێ تەمان ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردن لەوانەیە مانگێکی بێ بچێتن. خلالی ئەو مانگەش لەوانەیە ئێمەش ڕوبەڕووی ئەو عەرەبە هاوردانە بینەوە چکە خۆیان ئەوانە لە ئەسڵدا تێناگەن لە قانون و بڕیار. بەڵام ئێستا ئێمە بەداخەوە سوپای عێراق نایە لێ 5 گوندمان هەیە لە سنووری سەرگەڕان بە هیچ شێوەکی شوکار بکەین، حتا نایە لێ
بۆ ئاژەڵیش ئیش و کار بکەین بەداخەوە ینی ئەمە نازانم چۆن ڕفتارێکە لەگەڵ ئێمە بەکاری دێنن و منیش داوا لە قیادەی کورد دەکەم بەڕاستی ئەوان ئیدعای ئەوە دەکەن کە مەشاکل دەبێ نەخێر ئەوانە لە ڕێی مادەی سەچون هەموو پارەیان وەرگتووە من بە بەڵگە پێمە هەمویان ئینهای عقودیان کراوەتەوە بەڵام ئەوە سوپای عێراقا و سەروی سوپای عێراقە بە تایبەت نەک سوپایەکەی لە شنوەکە من نەنا سەروی سوپاوە ئەمەی کردێتە حجا کە گوایە ئەمە ئاژاوە دروستە بیان شەڕ دروستە بێ ئەمە دەوڵەتە ئەمە یاسایە دەبێت جێبەجێکە هەر کەسێک ئاژاوە دروستکە دەبێت دەژیر کرێ بدرێتە دادگا ناکرێت دەوڵەت برێ ناکرێت من بڕیار جێبەجێ بکەم وەڵام مشکلە دروستە بێ مامۆستا سەیری شتێک بکە ئێمە لە سنووری خۆمان یەک جادەی قیرمان بینە ئەوەی ئەو بەر نەفسی گوندە نەفسی مقاتعەیە ئەو فرقەی چواردە تەداخل ناکە دەڵێمە ئیشی منیە ئیشی زراعەیە و ئیشی قانونە و ئیشی شورتەیە بەڵام بەداخەوە لە فرقەی هەشت ئەمان زیاتر تەداخل دەکەن تەداخلەکانیشان شخصیە و ئێمە بەڕاستی ڕۆژی یەکشەم ئێمە دەست بەکار دەبین ئیشوکاری خۆمان دەکەین لە سنوورەکە جاری کەسەوە لە سوپا قبول ناکەین هیواداری قیادەی کوردیش بێتە سەرخەت لەو مۆزوعە بۆمان. زۆر باشە هیوادارم کە سەرجەمە کێشانە چارەسەر بێت و پیرۆزە لە جوتیارانی کورد لەو ناوچەیە بەڕێز محەممەد ئیسماعیل نوێنەری جوتیارانی پەلکانە سپاس لە دووبزەوە لەگەڵم بووی.